بەڵێ لە ڕۆژێکیەوە کەمڕۆ لە 26 یازدەی 2016 4 ساڵ بەر لە ئێستا حەشدی شەعبی لە پەرلەمانەوە یاساکانی دەنگی پێدرا لە پەرلەمانی عێراقەوە بەبێ ئەوەی کە کورد و سونە و لایەنەکانی دیکە بەشداری بکەن و ئەوان بایکۆتی ئەم بابەتیان کردبوو. حەشدی شەعبی میلیشیایەکی چەکداری عێراقین کە لە ساڵی 2015 لە سپتەمبری 2015دا لەلایەن حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراقەوە بە فەرمی ناسێنران و بوون بە بەشێک لە هێزەکانی عێراق و بە فەرمی یاسایەکیان بۆ پەسەند کرا. بەڵام چالاکیەکانی حەشدی شەعبی لە ماوەی ڕابردوودا کە لە دوای کەوتنی مووسڵ لە ساڵی 2015 بڕیار دراکەوان بە فەرمانی مەرجعیەتی سیاسی علی سیستانی ئەوان بێننەوە کە گۆڕەپانی سیاسی عێراق و دەست بە چالاکیەکانیان بکەن دژ بە داعش، ئاراستەی سیاسەتەکانی خۆی گۆڕی هەندێک لە چاودێرانی سیاسی و ئەو کەسانی کە شارەزای کاروباری عێراقن و هەروەها ئەمریکا دەڵێن کە ئەم گروپانە گروپی میلیشیای چەکداری سەر بە ئێرانن و ئاراستێکی دیاریکراویان هەیە دژ بە بەرژەوەندی وڵاتانی بیانی، هەروەها دژ بە بەرژەوەندیەکانی عێراق و سیاسەتێکی تایبەتی خۆیان هەیە. ئەبوو مەهدی مهندس سەرۆکی دەستەی حەشدی شەعبی بوو کە لە بۆردمانێکی فڕۆکەکانی ئەمریکا لە بەغدا کوژرا و ئێستا دەستەی حەشدی شەعبی چەند گروپ و یەکێکی دیکەش لە خۆی دەگرێت. من ئاماژە بە چالاکیەکانی حەشدی شەعبی دەکەم ئەو لە شەڕی دژ بە داعش و دەستی بەکارەکانی کرد و ئێستا بۆتە هێزێکی دژ بە ئەمریکا و هێزە بیانیەکان لە عێراق. حەشدی شەعبی بە گشتیەوە ئاماژەم پێکرد لە 13 شەشی 2014 دامەزرا، بەڵام یاساکەی چەند ساڵ دواتر پەسەند کرا. 67 یەکەی سەربازی لە خۆ دەگرێت کە یەکەی جیاجیان لە چەند ناوچێکی عێراق چالاکیان هەیە بە گشتی چالاکیەکانی حەشدی شەعبی لە بەغدا، دیالە، فەلوجە و ئەو ناوچانن کە بۆشای ئەمنی هەیە ئەمان لەوێ بنکەوبارەگەیان هەیە و چالاکیەکانی خۆیان دەست پێ دەکەن. 67 یەکەی سەربازی بە گشتی لە خۆ دەگرێت. ژمارەی چەکدارەکانی حەشدی شەعبی 130,000 چەکدار دەگرێت کە لە چوارچێوەی ئەو 67 یەکەیەدا جێگیر کراون و چالاکی جیاواز ئەنجام دەدەن. هەروەها ژمارەی خۆبەخشەکانی 3 ملیۆن خۆبەخشە، یانێ لەو ژمارە چەکدارانەی کە هەیەی وەکو چەکداری فەرمی ژمارەی خەڵکی خۆبەخش لە ناویەکەکانی حەشدی شەعبیدا چالاکی دەکەن کە 3 ملیۆن خۆبەخشن. بەڵام ئەو بودجەیە کە لە پەرلەمانی عێراقەوە دوای تەسویبکردن و پەسەندکردنی یاساکە بۆ حەشدی شەعبی دانراوە تا ئێستا 2.5 تریلیۆن دینارە کە لە بودجەی ساڵی 2019 عێراقدا لە پەرلەمان جێگیر کراوە بۆ چالاکیەکانی ئەم گروپانە کە وەکو خۆیان ئاماژەیان پێکردووە لە سەرەتادا بۆ دژایەتی تەرۆر دروست بوون، بەڵام ئاراستەکانیان بە شێوازێکی دیکە گۆڕیوە. و لە ئەمڕۆ واتە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 26 یازدەی 2016 4 ساڵ بەر لە ئێستا پەرلەمانی عێراق دەنگی بە یاساییبوونی حەشدی شەعبیدا، کورد و سونە و لایەنەکانی دیکە بایکۆتی ئەو یاساییبوونەی حەشدی شەعبیان کرد لە بەرەوەی ئەڵێنەوە هێزێک لە دەرەوەی دامەزراوە سەربازی و یاساییەکانی عێراقتا چالاکیەکانی خۆی درێژە پێدەدات و ئەم هێزە نابێت لەناو هێزە سەربازیەکانی عێراقتا جێگیر بکرێت. بەڵام لە لایەکی دیکەوە ئەمریکا وڵاتانی دیکە دژی چالاکیەکانی حەشدی شەعبی وەستانەوە. ئەمریکا گروپێک لە ئەو هێزە چەکدارە میلیشیانەی کە لە عێراق و ناوچەکانی دیکە لە دەرەوەی عێراق چالاکیان دەکرد خستە لیستی تێرۆری خۆیەوە. یەکێک لە گروپانە حیزبوڵای عێراقیە کە لە ساڵی 2007 مەزراوە کەوتۆتە لیستی تێرۆری ئەمریکاوە. هەروەها بزوتنەوەی نۆجەبە لە ساڵی 2013 دامەزراوە، ئەویش لە نێو لیستی تێرۆری ئەمریکایە کەمانە سەر بە حەشدی شەعبین. هەروەها ئەسایب ئەهل الحەق کە ئەسایب ئەهل الحەقیش لە ساڵی 2009 لە لیستی تێرۆری ئەمریکادایە، بەڵامی خۆی لە ساڵی 2007 دامەزراوە. 2 ساڵ دواتر ئەمریکا گروپی ئەسایب ئەهل الحەقی سەر بە حەشدی شەعبی خستە لیستی تێرۆری خۆیەوە. ئەم سێ بزوتنەوە و هەروەها گروپە چەکدارە ناسراوە کە سەر بە حەشدی شەعبین و چالاکیەکانی خۆیان لە چوارچێوەی سیاسەتەکانی حەشدی شەعبیدا لە عێراق و ناوچەکانی دیکە درێژە پێدەدەن لە لیستی تێرۆری ئەمریکادان کە بەپێی ئەو لیستەی تێرۆری ئەمریکا ئەو گروپە توونڕەوانە کە درێژە پێدەری تێرۆرن و هەڕەشە بۆ سەراسایشی وڵاتان دروستەکەن دەکەونە ناو لیستی تێرۆر. ئەمریکا پێی وایە کە حەشدی شەعبی و دامەزراوەکانی سەر بە حەشدی شەعبی بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکەنە ئاماژ لە عێراق و هەروەها لە ئەو ناوچانەی دیکەی کە ئەوان چالاکیان هەیە و دەڵێن کە لەلایەن ئێرانەوە فەرمانیان پێدەدێت بۆ کارکردن و چالاکیەکانیان و پڕچەک دەکرێن هەر بۆی ئەم گروپانەی خستۆتە ناو لیستی ترۆرەوە. بەڵام کۆمەڵێک یاسا هەن لە حەشدی شەعبیدا کە بەپێی یاساکانی خۆیان کۆمەڵێک بەرنامە و پرۆگرامیان هەیە کە لە سلایدی دواتردا ئێستا دەیبینین. یاسای دەستەی حەشدی شەعبی کە لە 26 یازدەی 2016 4 ساڵ بەر لە ئێستا لە پەرلەمانی عێراقەوە بە دەنگی زۆرینەی شیعەکان و بە بایکۆتکردنی کورد و سونە پەسەند کرا، ئەمانە لە خۆ دەگرن بە گشتی. بەپێی یاساکانی دەستەی حەشدی شەعبی ڕاستەوخۆ سەر بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقن بەپێی ئەوەی کە لە کاتی حەیدەر عەبادیدا کە سەرۆکوەزیرانی عێراق بوو لە ساڵی 2016 کە و یاسایی پەسەند کرد و فەرمانی بە یاساییبوونی حەشدی شەعبیدا
وتی کە ئەمانە بەشێک دەبن لە دامەزراوە فەرمیەکانی هێزە چەکدارەکانی عێراق و بە فەرمیش فەرموو فەرمانەکانیان لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان وەردەگرن، بەڵام ئێستا ئەوان لەژێر فەرماندەی تایبەتی خۆیاندان و هیچ گەڕانەوەیەکیان بۆ بڕیارەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە عێراق نییە. هەروەها لە فەرماندەی دەستە و لیواکان پێک دێت کە 67 یەکە لە خۆ دەگرێت کۆمەڵێک فەرماندەیی دەستە و لیواش لەناو حەشدی شەعبیدا دامەزراون کە هەر کامیان ئەرکی تایبەتی خۆیانیان هەیە، ئەرکی سیاسی و سەربازی و ئەمنی کە لە چوارچێوەی ئەو سیاسەتانەی کە حەشدی شەعبی لە عێراقدا هەیە جێبەجێ دەکەن. یاساکانی سەربازیش دەیگرێتەوە، یاسا سەربازیانەی کە لە عێراق هەن پێویست بە هێزە چەکدارەکانی عێراق و ئەو یاسا گشتیانەی کە لە پەرلەماندا پەسەند کراون حەشدی شەعبی دەگرێتەوە بۆ پێی کە بە هێزێکی فەرمی سەر بە هێزە چەکدارەکانی عێراق ناسراوە. ماف و ئەرکی سەربازیشیان دەبێت بەو پێی کە لە پەرلەمانی عێراق بودجێکیان بۆ تەرخان کراوە، ماف و ئەرکەکانیش دەیانگرێتەوە بۆ پێی کە بێ پەیڕەوی ئەو یاسایانە بکەن و ماف و ئەرکەکانیشیان لە چوارچێوەی هێزە چەکدارەکانی عێراقدا جێبەجێ بکەن. بەشداری نەکردن لەو پرۆسە گرنگانەی کە سیاسین و پەیوەندیان بە عێراقەوە هەیە، ئەوان بەشداری لە پرۆسەی سیاسیدا ناکەن، بەڵام لە چالاکی سەربازیەکانیان بەردەوامن وەکو ئەو چالاکیانەی کە لە ناوچە جیاوازەکانی عێراقدا ئەنجامی دەدەن. کۆمەڵێک هێرش بۆ سەرباڵۆزخانەی وڵاتانی دیکە کراوە کە وڵاتانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا تاوانەکەی خەنە ئەستۆی حەشدی شەعبی، ئەوان دەڵێن کە ئێمە دەمانەوێت کە هێزێکی خۆماڵی لە عێراقدا دروست ببێت و هێزە بیانیەکان هەژمونیان لەسەر عێراق و سیاسەتەکانی عێراقدا نەمێنێت. فەرماندەی گشتی شوێن و ئەرکەکانیان دیاری دەکات. وەکوتم فەرماندەی گشتی و سەرۆکی دەستەی حەشدی شەعبی ئەبوو مەهدی مهندس بوو کە دوای تیرۆرکردنی و کوشرانی لەلایەن ئەمریکاوە لە بەغدا لەگەڵ قاسم سلێمانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران. ئێستا کەسێکی دیکە شوێنگرەوەی ئەبوو مەهدی مهندسە، بەڵام بە گشتی حەشدی شەعبی فەرمان لە فەرماندەی گشتی وەردەگرێت و شوێن و ئەرکەکانیشیان فەرماندەی گشتی دیاری دەکات کە هێزێکی بەگشتی بڵێم ناسەر بەخۆیە. وایتر ئەم چالاکیانەوەی کردووە کە حەشدی شەعبیش لە ڕیزی هەڕەشەکانی ئەمریکا و بێت و بکەوێتە لیستی تێرۆری ئەمریکا. ئەمەش بە درێژایی ئەم ڤیدیۆڵە چالاکیەکانی حەشدی شەعبی بوو لە ئامانجەکانی بۆ شەڕی داعش دواتر گۆڕینی سیاسەتەکانی دژ بە ئەمریکا.